سڵاوتان لێبێت. بەرنامەیەکمان ئامادە کردووە دوو بەشە. بەشی یەکەمیان ئەمە پرسیارەکەمانە. ئایا کاتێک کە تۆ هاوسەرگیری لەگەڵ کچێکە ئەەکەی تۆ بۆ ئامادەی ئەو تیانە کە ژنەکە لە خۆ گەورەتر بێت چەند ساڵێک. بەڵام بپێچەوانەوە زۆر جار پیاوەکان ئەگەر 10 ساڵێکی ژیان 20 ساڵێک یا 15 ساڵێکیش گەورەتر من لە ژنەکان ئەمە کێشە نییە. بەڵام ئەیکین بە کێشە کاتێک ئەگەر کچێک چەند ساڵێک 4-5 ساڵێک لە کوڕێک گەورەتر بێت و زەواجی لەگەڵا بکات. زۆر جار ئێمە باز لە یەکسانی ژن و پیاوەکەین. بەڵام زۆر جاریش کچەکان خوان ئەو جیاوازیە دروستەکەن. تۆ ئامادەی ئەو تایە لەگە کەسێکە کچێکە زەواجکەی کە چەند ساڵە لە خۆ گەورەتر بێت ڕاشکاوی؟ نەخێر هیچ کات ئامادە نیم. بۆ لەبەرەوەی ژیانی من وا پێویستەکات کەسێک بێت لە خۆم مناڵتر بێت، لەبەرم خۆم تەمەنەکەم مناڵە. هەر کاتێک تەمەنێکی زۆرم هەبوو ئەتوانم ئەگەر کچەکە بۆ 5 ساڵێک 4 ساڵێک لە خۆم گەورەتر بێ زۆر ئاسایە بەڵام ئەگەر زەواجی لەگەڵا بکەم. بەڵام ئەگەر تەمەنیشم مناڵ بوو ئامادە نیم کەسێک بخوازم کەسێک بکەم بە هاوسەرم لە خۆم گەورەتر بێت. خێزانەکەی تۆ چەندێک لە تۆ مناڵترێکە؟ والله هاوتەمەنین. والله ئەوە گەڕتەوە بۆ طبعا بۆ شخصیەتی کوڕەکە خۆیە گەڕتەوە جا قەچێکە بە هاوتەمەنی خۆی بێت، یعنی خۆی گەورەتر بێت. جا قەچێکە بە لە خۆی گەورەتر بێت، هیچ کێشە نابێت. ئەخ خۆی ئەزانین تەقلیدەکەی ئێمە واکەوتەوە لەوە چاوە چەند لە خۆم مناڵترە بۆ ئەوەی هێناوە. بیر لەوە ناکاتەوانێ ئەگەر سبێ ڕۆژ تووشی غەڵەتێ بێت. ئێستاکانە زۆر گەنجە بین تەماشا کرد لە تەمەنی شوێ ئافرەتەکە لە خۆی مناڵترێکە پاش فترێک کە زەواجیان کە بێ کۆ لێک جیا بنەوە. چەند ساڵ لە خێزانەکە و گەورەتری؟ 2 ساڵ. تۆش 2 ساڵ لەو مناڵترێکی؟ بۆچی پیاوی ئێمە ئامادەی ئێوەی تیانە کە ژنەکان لە خۆیان گەورەتر بن دایما ئەبێ لە خۆمان مناڵتر بێن جایێنین؟ ئەمە نەک تەنها تۆ هەمومان. لای من زۆر ئاساییە، بەڵام لە تەسەورەکەمەوە تێڕوانی کۆمەلگایە بوو ئەو پێیان وایە کە ئافرەت لەبەرەوەی کە ئەوە نییە مناڵ و ئەو مناڵی ئەبێت و زووتر تەمەنی ئەچێتە سەرەوە. تەسەورەکەمان لەو تێڕوانینەوەیە گەرنا هیچ شتێکی تریتیان نییە. من وەکو خۆم ئەوەم کردووە، براژنی خۆمە مارم کردوێتەوە و لە خۆشم گەورەترە و زۆر احتیاجیشە. چەندێ لە خۆ گەورەتر؟ 12 ساڵ. ژیانیشتان هەروە ئاسایی ڕات؟ بەڵێ احتیاجی هەر وەکو هەموو هاوسەرێکی تر بەڵێ زۆر احتیاجیە و زۆر خۆشحاڵیشم. بەڵام چۆن بوو ڕێکەوت کە تۆ ئەم زەواجەکەی هاوسەرگیری بکەیت؟ ئەم هاوسەرگیریە ڕاستیەکەی لە ڕووی شەرع شتێکی پیرۆز بوو لە ڕێی خوا، دووهەمیشان خۆشەویستیم بۆی هەبوو مارم کرد. تەمەنت چەنە؟ من 26 ساڵم. 26 ساڵ. تەمەنت چەنە؟ 22 ساڵ. 22 ساڵ. ئەم 4 ساڵ لە تۆ مناڵترێکە. بەڵام ئەگەر ڕۆژێ ڕۆژان تۆ ڕێکەوتی نەکەوت هایەتە ژیانی ئەمەوە ئافرەتێک بێنی یاخو ژنێک بێنی کچێک بێنی کە ئەو 4 ساڵە تۆ گەورەتر بێت، ئایا ئامادەی وتیا بوو کە هاوسەرگیری لەگەڵ بکەیت؟ نەخێر. بۆچی؟ وەڵی عادەتەن لای ئێمە وەکو کوردەواری خۆمان واڵکەوتۆ کە بڵێن ئافرەت بڵێن لە مێردەکەی 1-2 ساڵێ مناڵتر بێت. بۆچی مناڵتر بێت؟ وەڵی ئەڵێن لەبەرەوەی تۆزە پیا و ئەقلی کاملتر بێ باشترە لەوەی. وڵی ئەکەوێتەوە سەر شخصەکە خۆی. ئەنا هیواش هەیە لە ژنەکەی لە خۆی گەورەتر و زۆر احتیاجیشە بەلایە. ئێستا من کەسێک چاپێکردن لەگەڵا کرد ئەڵێ 12 ساڵ ئەو ژنی کە ناوە لە خۆم مناڵترێکە و ژیانیشمان زۆر خۆشە. وڵی تر ئەکەوێتەوە سەر شخصەکان خۆی. وڵی وە بیر و بۆ چوونە من ئێستا حالیم براکەم خێزانێکی لە خۆی گەورەترە تێگەشتی شتێکی زۆر احتیاجێ بەلایەنە، بەڵام بیر و بۆ چوونەوە بیر و بۆ چوونی خۆی وایە منیش وا بیرەکەم. تەمەنت چەنە؟ 28. بەڵێ. خوا تەمەنێ بکا بە 280 ساڵ. باشە پرسیارێک تۆ تەمەنت چەنە دادەجان؟ منیش 25 ساڵ. 3 ساڵ لەو مناڵترێکی. بۆچی پیاوی ئێمە هەمومان نەک تەنها تۆ باشە وا بیرەکەینەوە کە ژنەکانی کە ئیهێنین ئەو کچانی کە خوازین لە ژیانمانە بێ بە هاوسەرمان ئەبێ لە خۆمان مناڵتر بێت، بەڵام ئەگەر ژنێک کچێک لە خۆمان گەورەتر بوو ئەوە نامانەوێت هاوسەرگیری لەگەڵا بکەین. بە بۆچوونی من هەر ئەوکو کە خەڵکی ژەڵێت ژن زووتر دایەت وەکو پیاو نییە. 4 ساڵ 3 ساڵ فەرقتان هەبێ باشترە. ئەبێ کچەکە مناڵتر بێت؟ بەڵێ. تۆڵێکی بۆچی ئەبێ کچەکە مناڵتر بێت؟ وڵی بەڕای منیش هەر کچەکە ژن باشترە مناڵتر بێ لە پیاو. ئێوە زۆر جار وەکو ژن داوای ئەوە ئاکەن یەکسانی ژن و پیاو، بەڵام خۆشتان ئەو جیاوازیە دروستەکەن ئەوە تا تۆش ئەڵێی بەڕای منیش هەرە بێ ژنەکە مناڵتر بێت. خۆی فەرق ناکە بەڵێ ژن و مێرد ئەگەر ڕێک بن بەیەکەوە هیچ فەرق ناکە، تەمەن لە نێوانیانە هیچ هینێکی نییە بۆیان.
ئەگەر باش بن بە یەکۆ ڕێک و پێک بن بە یەکۆ. تەمەنت چەنە؟ 41 ساڵ. دادەگیان تۆ تەمەنت؟ لەوە ناچم ناری تەمەری خۆم کامتان گەورەترن؟ من گەورەترم. باشە بۆچی پیاوەکان دایمە ئافرەتێکێنن کە لە خۆیان مناڵتر بێت بەڵام ئیستعدادی ئەومانتیانێ ڕۆژە ڕۆژان ئافرەتێک بێنین لە خۆمان گەورەتر بێت؟ نازانم ڕەنگە زۆرشت تەسیر بکە بە حکمی بوونیەی ئافرەت خۆی لەگەڵ پیاوە و بە حکمی ئەو هەموو زەخت و زۆری کە ئەکەوێت سەر ئافرەت مناڵێ بێ و هەنێ زەخت و زۆری ترە ڕەنگەوانە تەسیر بکە. چەند ساڵ لە خێزانەکەی خۆ گەورەتری؟ 1 ساڵ. ئەگەر ئەو 1 ساڵ لە تۆ گەورەتر بووە؟ هیچ مشکلەی نییە. ئەدێنا؟ بەڵێ. باشە بۆچی زۆربەی زۆری پیاوەکانی ئێمە وا بیرەکەنەوە کە بێ ئافرەتەکان لە خۆیان مناڵتر بن؟ وەڵای ترەوە هەموو کەسێک بۆ چوونی خۆیەتی بەڵام لە هاوتەمەنی خۆت ئاوا ساڵ لەیە 2 ساڵ مناڵتر بێت زیاتر بێت لە یەکتر تێگەیت. چەند ساڵ لە هاوسەرکە و مناڵتری؟ 12 ساڵ. لەوا چ بۆیە بنسبەتەوەی کە ئافرەتەوە نییە مناڵی ئەبێ و ئەم شتانەوە زووتر پیرە بێ و داکەی و پیا و ئەو بەرنامانەی نییە زیاتر ئەرکەکان لەسەر ئافرەتە وەک لە ماڵەوانێ وەنیە زیاتر بۆی ئەو ئافرەت زووتر پیرە بێ یا تەعاان لەجێ ئێستا پیرە بێ بەس وەکو ئافرەت نیە چووکە ئەرکەکەی زۆر لەسەر نیە ئێستا من لەگەڵ هاوسەرەکەم یەک تەمەن وەستایی نەتەوانێت کە خەڵک سینمانەکەڵی لە یەک تەمەنای وەکو شێوە اینجا وەکوەش بڵێن من هەست بۆ تەمەنە زۆرە ناکەم. تەمەنت چەنە؟ 28 ساڵ. 20 ساڵ. 7 ساڵ لە تۆ مناڵترە؟ 6 ساڵ. 6 ساڵ. تۆ 28 باشە 6 ساڵ. بۆچی پیا و ئامادی ئەویتیانێن لەگەڵ کەسێکا زەواجکە ژنێکا زەواجکە کە ئەو 6 ساڵ لە خۆی گەورەتر بێت؟ هەڵبەت هەموو کەسێک وان نییە ڕەنگە لە شخصێکە بۆ شخصێکی تر بگۆڕێ با بڵین ئەو حاڵەتە فیسیۆلۆژیان و با بڵین دەرونیانی کە بەسەر چک نێرینەیەکە خۆدمێنەیەکە تێپەڕێ ئەمەش کاردانەوەی هەبێت لەسەرەوەی کە ئەگەر با بڵین کوڕێک 28 ساڵ با بڵین 6 ساڵ لە کچەکە گەورەتر بێ قابلیەتی ئەوەی هەیە کە با بڵین بیرکردنەوەی باشتر بێت نەک بڵین لە حاڵەتەکە بیرکردنەوەی کچەکە باشتر نەبێ باوا بڵین کە هەردووشیان ئەگەر ئەو جیاوازیان هەبێت باشتر ئەبێت لەبەرەوەی کە وەک پێم وتیت ڕەنگە هەندێک حاڵەتی تایبەتێکە بەسەر کچەکە با بڵین بەسەر ژنەکە تێئەپەڕێت لە ئایندەیە کاردانەوەی هەبێت لەسەر ژیانی ئەو دوو هاوسەرە. ئامانە تاوە؟ تا بەس هەموو کاتێکیش ینی گونجان شەرتە. چەند ساڵ لە خێزانەکە گەورەتری؟ من خێزانەکەم تقریبان 4 ساڵ. وەڵی هەریەکە بۆ چوونێکی هەیە. بۆ چوونی تۆ چییە؟ بۆ چوونەکەی من دایمە فەرقی پیا و لەگەڵ ژن تا حەدی 10 ساڵی شتێکی باشە. لەبەرەوەی ئێمە زیاتر ئەڵێن ئافرەتی کوردەواری خۆمان زیاتر قابلی ئەوەیە کە زووتر پیر بێ بەهۆی با بڵێن جاری وای بەهۆی دروستبوونی مناڵەوە یان ئەو خواردنانەی کە ئێمە ئەیخۆین وەکو پێویست نییە یان ئەو بەکارێنای با بڵێن کەمی ڤیتامینەکان بەڵام زیاتر بە بۆ چوونی من 10 ساڵ فەرقی تەمەن شتێکی باشە. چەند ساڵ لە مردەکەت مناڵتریش؟ 7 ساڵ. مناڵتریشی؟ بەڵێ بزانام قسمە نووسی بوو. قسمە نووسی بوو؟ یاڵێ مەسەن لەبەر ئەوەیە کە زۆر جار ئافرەتەکان تەمەنیان پێوە دیارە ئەمە ڕاستە یان لەبەر ئەوەیە کە پیاوەیە گەورەتر بێت؟ ئەوش تەسیری هەیە بەس بەنسبەت بنەوە قسمە نووسی بوو. تۆ چەند ساڵ لە خێزانەکەی خۆ گەورەتری؟ من 10 ساڵ لە خێزانەکەم گەورەترم. بۆچی ئامادەی ئەوتیانە بوو ئەگەر ژنێ بێنی 10 ساڵ لە تۆ گەورەتر بێت؟ وڵایەتە دڵم وایە ویست کە لە خۆم بچووکتر بێ گەورەتر نەبێ. وا دڵمانەیە بەڵام بۆچی نازانین؟ تر زەوقی من وا ئاو یاخو زۆر جار لە ناو پاسایت کچێکی ڕەفیقت سەرەکەوێت یاخو تۆ سەرەکەویت و ئەش بێت تۆ پاری پاسەکەی بیت بەڵام بۆچی ئەبێ ئێمە پاری پاسی کچەکانیش بین؟ دوای ناوبڕێکیش ئەگەڕێن وڵاتان دوور مەکەنەوە لەگەڵمان